بە بۆنەی یادی 15 شوباتەوە زۆر دڵتەنگی خۆم ڕائەگەێنم بەرامبەر ئەو گۆشەگیریەی کە لەسەر سەرۆک ئاپۆ هەیە. بەڕاستی گۆشەگیری سەر سەرۆک ئاپۆ تەنها گۆشەگیری شەخصێک یا ئینسانێکی ئاسایی نییە. گۆشەگیری سەر تەواوی ملەتی کوردە، سەر تەواوی منتەقەی بڵێن ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە سەرۆک ئاپۆ ڕێبەرایەتیانەکە. سەرۆک ئاپۆ ئەگەر ئەو گەلە کۆمە نێودەوڵەتیی لێ نەکرایە بەڕاستی ئەبووە چارەسەرێکی زۆر باش بۆ چارەسەرکردنی کێشەی ملەتی کورد لە باکووری کوردستان. لێشەوە پەلی ئاهاویشت بۆ پارچەکانی تری کوردستان. بەڕاستی ئێمە زۆر دڵتەنگ بووین بە گۆشەگیری سەر سەرۆک ئاپۆ. داواکارین تورکیا بەو هەڵانەی خۆیان بچێتەوە. تورکیایش ئەو گۆشەگیریەی کردووە سەر سەرۆک ئاپۆ تەنها هەدەفی ئەوە بووە ئەو چارەسەری کێشەی کورد نێڵێ و ڕایگرێ. ئەو جانەیە ئەو گۆشەگیرێکی ئێستا لە سەرەتی تەنها لەبەر ئەوەیە وڵاتانی دەرەوەی وڵاتانی دنیا بەوە نەزان و ئەوەی بکە. ئێمەش داواکارین و هیوادارین تەواوی ملەتی کورد لە ڕۆژی گۆشەگیری سەرۆک ئاپۆدا بڕشێنە سەر جادەکان و داوای ئازادکردنی بکەن، داوای چارەسەرکردنی کێشەی کورد بکەن. ڕاستی بە شەڕ و بە ناکۆکی و بە کوشتار هیچ ملەتێک بە تایبەتی ملەتە دەوڵەتانی داگیرکەر ناگەنە ئامانجی خۆیان. تەنها بە چارەسەری ئاشتیانە دەتوانن کێشەی دەوڵەتان چارەسەر بکەن و بە تایبەتی ملەتی کورد. وەڵاهی من ئەڵێم ئەو مرۆڤانە بەڕاستی زۆر هەڵە تێگەیشتوون. پەکەکە و کاتی خۆی کە شۆڕشەکانی کورد دروست ئەبوون و دژمنانی ملەتی کورد دژایەتیان کرد پەکە نەبوو. ئەو کاتانە نییە بڵێن شۆڕشی شەخ سەعیدی پیران، شۆڕشی ئەیلول، شۆڕشی هەموو شۆڕشەکان دژمنانی کورد دژایەتیانە کرد. مەحاولەی ئەویانە کردنیە لە ناوی برن. ئێستەش ئەمە بەڕێی من ئەمە تەنها پرۆپاگەندەیەکی دژمنانی ملەتی کوردە ئەو شتانە بڵاوەکەنەوە کە ئەوە پەکەکەی و ئەوە تیرۆریستە و بەعەکسەوە پەکەکە بێ، پارتی بێ، یەکێتی بێ، هەچ حەرەکەیەکی کوردی بێ، دژمنانی ملەتی کورد دژمنین. بەڕاستی هەچ مرۆڤێک ئەگەر نێتە جواب لەسەر گۆشەگیری سەرۆک ئاپۆ بەڕاستی دوورە لە مرۆڤایەتی، دوورە لە ئینسانیەتەوە. چونکە سەرۆک ئاپۆ بۆ خۆی هیچ هەوڵێکی نەداوە، تەنها بۆ ملەتی خۆی کردوتە زیندانەوە، بۆ ملەتی خۆی خەبات و تێکۆشانی دەست پێ کردووە. بەڕاست ئینسانی مرۆڤی وا هەیە لە بۆرما زوڵم ئەکرێ دێتە جواب، بەڵام لە ڕۆژئاوای کوردستان کە قەتڵ و عام ئەکرێ کە ملەتەکەیشی ملەتی کوردی خۆیەتی بە جواب نایە. بەڕاستی من زۆر بێتاقەتم لەوە ئینسانانە. هیوادارم و داواکارم لە ملەتی کوردیش بەڕاستی لە هەر چوار پارچەی کوردستان لە باکوور و لە باشوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا ئەمڕۆ ڕۆژی کۆنگرەی نەتەوەییە، ئەمڕۆ ڕۆژی یەکگرتنی ملەتی کوردە. بەڕاستی کورد بەبێ یەکگرتن هیچ شتێک نییە، هیچ شی پێ ناکرێ. هیوادارم و داواکارم لە تەواوی ملەتی کورد پاڵپشتی حرەکەی کوردی بکەن بۆ سەرکەوتنمان. ئێمەش هیچ کات لە هیچ کەسێک کەمتر نین و لە هیچ ملەتێک کەمتر نین، بگرێت زیاترین لە ملەتانیش. کۆنگرەی نەتەوەی کورد هەموو پیلانەکانی دژمنانی ملەتی کورد پوچەڵەکە. سیاسەت و فەلسفە و بیر و بۆچوونی سەرۆک ئاپۆیش یەکێکە لە فکرە نییە زۆر پێشکەوتووەکان. ئەتوانم بڵێم ئێمە لە کاتی خۆیان کە شۆڕشمان دەست پێ کرد زۆر بارقورسێکی گەورەمان بوو لەسەر ملەتی خۆمان، لەسەر لادێنشینەکان، لەسەر خەڵک.
بەڵام ئێستا ئەو شۆڕشەی سەرۆک ئاپۆ دەستی پێکردووە هیچ باج قورسێکی لەسەر ملت نییە یعنی هەموو چۆن ئەڵێ هەموو ئەعتمادێکیان کە مەسلەیەکی کلمەیەکی عارەبیە لەسەر خۆیانە لەسەر ئابووری خۆیانە لەسەر ژیانی خۆیانە لەسەر کۆڕی خۆیانە بەڕاستی من داواکارم لە هەموو حزبەکان لە هەموو لایەنەکان ئەو شۆڕشەی کە سەرۆک ئاپۆ دەستی پێکردووە ڕێزی لێ بگرن ئەو شۆڕشەی کە سەرۆک ئاپۆ دەستی پێکردووە بیپارێزن حرمەتی لێ بگرن دژایەتی نەکەن هەوڵ بدەن نییە چکە سەرکەوتنی کورد لە باکوور سەرکەوتنی کوردە لە باشوور سەرکەوتنی کوردە لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا ئێمە نابێت دژایەتی هیچ پارچەیەکی کوردستان بکەین دژایەتیکردنی پارچەکانی کوردستان بەڕاستی زۆر قورسە و مێژووش نییە ڕەحم لە هیچ کەسێک ناکات ئەگەر بێت و دژایەتی هەرچ پارچەیەکی کوردستان بکات